تایبەت کردو بە خوێندنی زمانی ئینگلیزی ئەوەی ئەو ڕەویستمان لێرە پێشانیدەن ئەوەی هەروەکەوەی کە خوێندەکەمان مکس کردێ بە زمانی ئینگلیزی یەک بە چارواتە ساڵ یەکەمان کردی ئینگلیزی چوار ساڵەکەی دیکەش بە زمانی ئینگلیزی بەردەوام بە خوێندن دەدەن لە بوارەکانی دیکە. ئامان زمان لەو فیستیڤالەدا زیاتر ئاشناکردنی جیلی نوێ بە کولتور و ڕەسەنایەتی کوردیدا و لەو فیستیڤالەدا ناوەڕۆکی ئەو فیستیڤالدا پێک دەهات لە هەڵدانی ڕەشماڵ و فۆلکلۆری کوردی و چەندەها خواردنی فۆلکلۆری کوردی و بە ئاهەنگێکی ڕەسەنایەتی کوردی ئەو فیستیڤالە ڕازاندرایەوە. البته ما بس تمام سرکیش درست کردن و کوچکا فلکلوری و کلا پیشاندن و کلا پول دوره یکم جار بوی چند نوادی که اکادمی زانستی دا و کوپشکا کردی ما قلب چتی کرا خودان ما کوچکا فلکلوری درست که ما بس تمام به در خطابیه ما آشنای هندک چتن دیگه بیتن کلتور خو ئارمان جەمە ئەو بوو ئەفجل بەرگەم بەرخۆگرینە دا کەلتۆری خۆنیشا خەڵکی بدەم کەلتۆری مەیزدی ئەڤەیە و پێدێنن یاسین و گەلێکی گرنگە نەبەس بووم خەرق و تابیانی هەرێکی جلو بەرگێت خۆ بەشداریە تێدا بکە و کەلتۆری خۆن بدەن بێتەن یاسین و جلو بەرگێت کوردەواری و شاڵ و شەفەکش بەرکرینە ji بۆ هەندێ ku em daîm kulturê me yê parastî bî tu nehête berzekirin û daxwazim ji hemî xelkê Kurdistanê ew e ku ev kulture bêta parastin. هەڵناگیرێ بە بێوەفاکان ئەم کچە ئیبینن لێدراوی دەستی هاوڕێیە شارەکەم ئاخر چاوی تۆی هاوڕێ بێوەفاکانم ئەبینێ هیچ کات خەیاڵێک لێ یاوی لە ڕاستیە پێم خۆش بوو لەم جۆرە کۆڕە شعریانە بکەین لەبەر ئەوەی کە بەڕاستی پێویستە ئەو گەنجانەی کە ئێستا تازە هێنە ناو بوارەکەەوە هەوڵی ئەوە بین لەگەڵ یانە کۆڕی شعریان بۆ بکەین بیان خینە بوارەکەەوە تاوەکو بتوانن ئەو قەڵەمە جوانەی خۆیان زیاتر کاریگەری هەبێ لە سەریان ئەو جەماوەرە کە چەپڵیان بۆ لێ ئەیە ئەوان زۆرتر بەڕاستی هاندانێکی زۆر باشە بۆ گەنجان. تانیوەی شەو چاوەڕێت بووم جوابی نامەم سەبارەت بە شێعرەکانی ئێمە لەگەڵ خاتولینە شارە جوانەکەی کەرکووکاتەوە وێرە و بە خێراتنی دەکەم حەزمان کرد لە ڕازی ئێوارەیەکە چەند کۆپ لە شعرێک بدرکەین بە گوێی ئێوەدا و ڕازی دڵمانتان بۆ بدرکێنین. زۆرە ترسم لە دڵی تۆدا کەسێ جێگەم بگرێتەوە دوعام وایە لە دایک بوویت هەژار نەبیت ئەگەر ساتێک زەردەخەنەیەک ببینم زەردەخەنە و پێکەنینت